گۆڤەند گروپێکی فەرهەنگی یەزیدیەکانە تایبەتە بە سازکردنی گۆڤەند و دیلان لە زوربەی فیستیڤاڵ و بۆنەکاندا وەک ئاهەنگی لەدایکبوون و ئاهەنگی سەری ساڵ و نەورۆز و ئاهەنگی هاوسەرگیری بەشداریان کردووە. ئەو ڕۆژە ئاهەنگی چوونە ژیانی هاوسەری لە گوندی کۆچۆ لە ماڵی سەرۆکی هۆزی مندکان ئەحمەد جاسۆ بوو. ئەم ئاهەنگ و سەما و خۆشیان لەم ئاهەنگی گواستنەوەیەدا ئاکامێکی جیاوازی هەبوو. دواتر دەگەڕێنەوە سەر ئەم گۆڤەند و دیلانە. پاش تێپەڕبوونی چەند مانگێک کاتی گویان زرینگایەوە بە دەستڕێژی گولە لە ناو گوندەکەدا کاژمێر دوای نیوە شەو بوو. بازی تەمەن 19 ساڵ هاواری کرد. پاش 3 ڕۆژە تەقەکردن چەکدارەکانی داعش هاتنە ناو گوندەکەوە. داوایان لە سەرۆکی هۆزەکە کرد کە هەمووان دەبێت ببن بە موسڵمان. تەنها چەند ڕۆژێکی کەم مۆڵەت درابوو بە دانیشتوانی گوندەکە تا بڕیار بدەن ئاینی خوان بگۆڕن یان بکوژدێن. هەزاران خەڵکی ناوچەکە لە ترساندا هەڵهاتن و ڕۆیشتن بەرەو شاخەکانی دەوروبەر. لە ڕێکەوتی 15 مانگی هەشدا بازی لەلایەن براکەیەوە تەلەفۆنێکی بۆ دەکرێت. داوایان لێ دەکات بەپەلە بێن بۆ قوتابخانەکە. ئەوتی هەمووان لەوێن. لە ماوەی چەند خولەکێکدا چەندین ئۆتۆمبیلی پڕ لە چەکدارانی داعش گەیشتنە ئەوێ. ئەوان هەستان بە جیاکردنەوەی هەمان بۆ چەند گروپێک، کچەکان بەجیا، کوڕەکان بەجیا و ئەو کشانی کە شوان نەکردبوو بەجیا و ژنە بە تەمەنەکانیش بەجیا. بازی وتی ئەوان بەتانیان لەسەر عەرزەکە داخست و داوایان لێکردین تەلەفۆنەکانمان لەوێدا بنین. پاشان داوایان لە ئێمە کرد کە خشڵ و زێڕ و پارەکانیشمان لەوێ دانین. چەکدارەکان هەستان بە جیاکردنەوەی ژنان لە پیاوەکانیان، پیران لە گەنجەکان. هەندێک لە کچەکان زۆر گەنج بوون، تەمەنیان هەر 10 بۆ 11 ساڵان دەبوو. بازی وتی ئەوان ئێمەیان جیا کردەوە. دایکێکی یەزیدی بۆی باس کردین کە ژنە بە تەمەنەکانیان دوور خستوەتەوە. پاشان گوێرە دەنگێکی زۆری دەستڕێژی گولە بوو. سەرجەم دەست بە سەرەکان دەستیان کرد بە هاوار و هەندێک لەوانە لە ترسا ئەگریان. یەکێک لە چەکدارەکان کە شمشێرێکی بەدەستەوە بوو دێت بەرەو ڕویان. یەکێک لە ژنەکان داوا دەکات و دەڵێ ژنە بە تەمەنەکانتان چی لێ کرد؟ پیاوەکە وەڵام دەداتەوە و دەڵێت هەمویانمان گولە باران کرد و هەندێکیمان سەر بڕی. بازی نادیە و بوشرا و نورای هاوڕێی و سەدان کچی دیکەی بینی بوو کە دەیناسین. گەڕانەوە بۆ یادەوەری ڕۆژگاری قوتابخانە کۆنەکە. ئەمە ئەو قوتابخانەیە کە بازی لەگەڵ نادیەدا هەر لە پۆلی سێوە پێکەوە دەیان خوێند. لە کاتی پشووی نێوان وانەکاندا لە قوتابخانە پێکەوە یاریان بە بووکەکانیان دەکرد. بازی گوێرە دەنگی لێخوڕینی پیکابێک بوو بەهۆش خۆی هاتەوە. لە پەنجەرەکەوە بازی بینی چەکدارەکانی داعش چەند پیاوێ لەگەڵ خۆیاندا دەبن. سەرۆکی هۆزەکەش ئەحمەد جاسۆشیان لەگەڵدا بوو. دواتر گوێی لە هات و هاوارێکی زۆر بوو. کچەکان بە بەردەوامی گویان لە دەستڕێژی گولە دەبوو. نادیە لە نهۆمی سەرەوە بوو. نادیە دەیبینی کە چەکدارەکانی داعش کۆمەڵێک پیاویان جا کردوێتەوە و بە دەستڕێژی گولە کوشتیانن. هەروەها هەر 6 براکەی دەکوژن. دایکی بازی برازا مناڵەکەی لەگەڵ بازیدا بەجێ هێشت بوو. ئیتر دایکی بازی بە زیندویی نەبینرایەوە. پیاوەکانی داعش هاتن بەرەو ڕووی بازی و نادیە و کچەکانی دیکە. بازی ئاماژەی بە برازەکەی کرد و وتی ئەو مناڵی منە. لە سەرەتادا ئەویان جیا کردەوە لە کچەکانی دیکە و بەڵام پاشان یەکێک لە پیاوەکان فەرمانی دا بە بازی کە خۆی و برازاکەی لەگەڵ ژنەکاندا بمێننەوە. بازی بۆ چەند ساتێک هەستی بە خۆشبەختی کرد. نادیە لەگەڵ سەدانکی ژۆڵە لە کۆچۆوە ئەو شەوە لەلایەن پیاوەکانی داعشەوە سواری پاسکران و بران بۆ مووسڵ. دواتر نادیە لە نەتەوە یەکگرتوەکان شایەتیدا لەبارەی ئەوە کە لەو سەروەختەدا بە چاوی خۆی چی بینیوە. ئەووتی کە چەکدارەکانی داعش هەموو پیاوەکانیان کۆ کردەوە و زیاتر لە 700 کەسیان لە یەک کاتا کوشتووە. ئەوان هەستان بە جیاکردنەوەی 80 ژنی بە تەمەن و لە گوندی سۆڵاخ کوشتیانن. داشی ئەو لە ناو کوژراوەکاندا بوو. مناڵە بچووکەکانیان گواستەوە بۆ شوێنەکانی ڕاهێنان. چیرۆکەکانی نادیە لە مووسڵ باز لە کۆمەڵێک ساتە وەختی مەترسیدار دەکات لە ژێر دەسەڵاتی داعشدا.
ئەو لە نەتەوەی گرتوەکان بە ڕێبەرانی جیهانی وت پیاوەکانی داعش دەستدرێژیان کردوتە سەر ئەو ژن و مناڵانەی کە دەستگیریان کردبوون. ئەوان دەستدرێژیان کراوەتە سەر و توندوتیژیان بەرامبەر کراوە. ئەو بینایی مووسڵ کەنادیە و زیاد لە 150 خێزانی یەزیدیان بۆ هێنابوو لە کاتێکدا خۆی پڕ بوو لە هەزاران خانەوادەی یەزیدی کە وەک دیاری مامەڵەیان پێوە دەکرا. یەکێک لە پیاوەکانی داعش ویستی نادیە ببات، بەڵام نادیە نەیدەویست بڕوات لەگەڵ ئەو پیاوە زەبەلاحەدا. پیاوەکە دەستی کرد بە پەلاماردان و شەقلێدان و داپڵۆسینی نادیە. دوا بە دوای چەند خولەکێک پیاوێکی دیکە دەرکەوت و هات بەرەو ڕووی نادیە. پیاوێکی کورتە باڵا بوو. نادیە داوای لێ دەکات کە بیبات لەگەڵ خۆیدا، بەڵام ئەو داوای لێ کرد کە عینەکەی خۆی بگۆڕێت. بەڵام نادیە ڕەتی کردەوە کە عینەکەی خۆی بگۆڕێت. پاشان ئەو داوای لێ کرد کە شووی پێ بکات، بەڵام ئەو هۆڵی دەدات کە قایلی بکات لەبەر ئەوەی نەخۆشە. زۆربەی هەرە زۆری خانمەکان بە نادیەشەوە لە سووری مانگانەدا بوون. پاشان ڕۆژێک زۆری لە نادیە کرد خۆی بگۆڕێت و ماکیاس بکات. هەرەو شەوە پیاوە پەلاماری دا و دەستدرێژی کردە سەر. نادیە هەوڵیدا هەڵبێت، بەڵام پاسەوانەکان دەستگیریان کرد. ئەو شەوە لی دا و پێیوت دەبێت خۆی ڕوت بکاتەوە. ئەو نادیە هەڵدایە ژووری پاسەوانەکانەوە و هەمیان دەستدرێژیان کردە سەر تا لە هۆش خۆی چوو. کچەکان دەیانزانی دەیانبن بۆ ئەوەی وەک کۆیلە و سەبایە بیان فرۆشن. زۆر جار کچەکان ڕازی نەدەبوون حەمام بکەن لەبەر ئەوەی کەمتر سەرنج و تەماحی کڕیارەکانیان ڕاکێشن. فیلمێکی دۆکەمنتاری بە ناوی 74مین کۆمەڵکوژی کۆچەوە هەندێک لەو مامەڵانە باز دەکات. تۆ بە چەند ئەم کچە دەفرۆشی؟ بە چەک؟ نرخەکە وەستاوە لەسەر چەند شتێک، ئەگەر چاوی شین بێت جیاوازە $500. ئەمڕۆ ڕۆژی بازاری ژنە کۆیلە و سەباکانە. کچانی یەزیدی دوو کچی لەگەڵ خۆی دابرد. وەجبەتان لایە یان جارێ نا؟ فاروق لایەتی، من هیچم لا نییە. کچێکی یەزیدیمان دەوێت. یەک کچی یەزیدی دەوێ یەک سەبایە؟ بەڵێ دەتوانی مامەڵی لەگەڵدا بکەی. ئەگەر 15 ساڵ بێت دەبێت سێری لە شولاری بکەم و بزانم دانەکانی چۆنن. من بۆ چیمە ئەگەر ئەو کچە دانی نەبێت؟ کەواتە فیشەکێکی پێوە بێ. ئارامەکەی بازی تەنها ماوەیەکی کەمی خایاند. پاشان لەگەڵ 20 کچی دیکەدا گواستیانەوە بۆ تەلەعفەر. هەروەها بازیشان لەگەڵ مناڵە 3 ساڵانەکەیدا برد بۆ ڕقە لە سووریا. ئەو لە حەلەب فرۆشرا. هەندێک جار خاوەنەکەی بەرەبەیان برازاکەی کاژمێر 4 لە خەو هەڵدەسێنێت و زۆری لە دەکات بۆ ئەوەی نوێش کات و قورعان بخوێنێتەوە. بازی 2 جار هەوڵی هەڵاتنیدا. یەکەم جار ڕایکە لە دەست خاوەن ماڵەکەی و لە دەرگای ماڵێکی تریدا لە حەلەب. ژنێک دەرگای لێ دەکاتەوە و بازیش چیرۆکەکەی خۆی بۆ دەگێڕێتەوە. ژنەکە تەلەفۆنی کرد بۆ مێردەکەی و داوای لە بازی کرد کە بێتە ژوورەوە و چاوەڕێ بکات تا مێردەکەی دەگەڕێتەوە. مێردەکەی ئەو ژنە خۆی گۆڕی لێ کە پشتیوانی داعش بێت و چوو لەگەڵ خۆیدا ئەو پیاوەی هێنا کە بازی لە دەستی هەڵاتە بوو. دەستی کرد بە لێدان و دووبارە پەلاماردان و دەستدرێژی کردنە سەر. نیویۆرک پۆست سەبارەت بە شارەنووسی کچێکی دیکە دەنووسێت لە میا بەشار 4 جار هەوڵی دابوو هەڵبێت تا ئەو کاتەی لە مانگی 3دا لە دەستیان هەڵدێت و مینێکی بەسەردا دەتەقێتەوە. لە ئەکامی تەقینەوەکەدا لە میا چاوی ڕاستی کوێر دەبێت و هەموو دەم و چاوی دەشێوێت. تەنانەت بە یەک چاوی ساغەوە خۆی بە یەکێک لەوانە دەزانێت کە بەخت یاوەری بووە. ئەو زۆر نیگەرانی خوشکە 9 ساڵەکەیەتی کە ناوی مەیادەیە و هێشتا دەست بەسەرە. یەکێک لەو وێنانی کە نردوێتی بۆ خانەوادەکەی تیایدا کچێکی بچکۆلانە لە بەردەم ئاڵا ڕەشەکەی داعشدا وەستاوە. یەکێک لەو ماڵپەرانە کە بنکەکەی لە تۆرۆنتۆیە چیرۆکێکی لەبارەی کۆمەڵێک کچی دیکەوە بڵاو کردوتەوە کە دۆخی تۆقێنەری زیندانیەکانی داعش پیشان دەدات. کچێکی تەمەن 14 ساڵی یەزیدی بە ناوی ئەمیرە حوسێن تاتوویەکی لەسەر دەستی چەپی کوتیوە و نووسیوێتی کە سوکارەکەم بۆ بگەڕێنەوە.
ئەو مەدالیایشی لە ملدا بوو کە وێنەی برا گەورەکەی لە ناودا بوو. ئەو وتی ئیتر هەمیشە ئەو نزیکە لێمەوە. ڕۆژێک لە ڕۆژان بوشرای تەمەن 15 ساڵ و چەند کچێکی دیکە داوایان لێکرد کە خۆی بشوات. ئەوان دەیانزانی دەرەنجامەکەی لێدان وستەمە. یەکێک لە کچەکان مەچەشی خۆی بە گۆزان دەبڕێت و لە حەمامەکەدا خۆی دەکوژێت. بوشرا چەندین جارژیانی خۆی بۆ گێڕاینەوە. تەنها شتێک لە توانای دابێت ئەمە بوو. کۆمپانیای میدیای نێودەوڵەتی قازانجنەویست PRI سەبارەت بە کچێک لەو کچانە نووسیوێتی. جان تا دوانیوەڕۆی ڕۆژی هێنی چاوەڕێ دەکات کاتێک سەرجەم پیاوەکان دەچن بۆ نوێژی هێنی لە مزگەوت. جان سەر و دەموچاوی دادەپۆشێ و نیقابی ڕەش لەبەر دەکات و سەر دەکەوێت بەسەر یەشێک لە دەرگاداخراوەکاندا و خۆی دەرباز دەکات. نادیە و بازی و چەند کچێکی دیکە خۆیان ڕزگار دەکەن یان بە چەند کەسانێک دەفرۆشتێن و ڕزگاریان دەکەن و ئێستا لە ژیاندان. هەموو ڕۆژێک تراژیدیا ڕوو دەدات. نەسرین 3 ساڵ زیندانی داعش بوو، پەلامەردان و پێشێلکاری چەشت. لە کۆتاییدا پێش ڕۆژێک لە ئازادکردنی مووسڵ لە نوێی مانگی حوتی ئەم ساڵدا بە بۆردومانی فڕۆکەکان گیانی لەدەستدا. نەسرین پێکەوە لەگەڵ بازیدا لە ئاهەنگی گواستنەوەکەی بەنیان و نەزمەدا گۆڤند و دیلانیان دەکرد. بازی پێی وتین کە خۆی و کچەکانی دیکە ئەو ڕۆژە پێکەوە گۆڤند و دیلانیان کردووە. ئەو وتی بەنیان جەستۆی زاوا خەڵکی کۆچۆ نەبوو. کاتێک داعش لە 3 مانگی 2014دا هاتن بۆ کۆچۆ. ئەو لە مەرگ ڕزگاری بوو. بەڵام بووکەکەمان نەزمە لە ڕێکەوتی 15 مانگی 8دا لەلایەن داعشەوە دەڕفێنرێت و دواتر لە داعشەکان کچێکی دەبێت. چەند مانگێک لەمەوبەر تەلەفۆنی کردو بۆ خانەوادەکەی. وتبووی کە لە ناو سووریا لە ڕقا. دوای ئەو تەلەفۆنە ئیتر جارێکی تر کەس گوێی لە دەنگی نەبووتەوە. زۆربەی هەرە زۆری پیاوەکانی ئاهەنگی گواستنەوە و گۆڤەندەکەی کۆچۆ لەلایەن داعشەوە کوژران. لە ڕێکەوتی 15 مانگی 2014دا سەرجەم ژنان و مناڵان لەلایەن داعشەوە ڕفێنران. هەزاران خانمی یەزیدی هێشتا دەست بەسەرن لەلایەن داعشەوە. ئێستا لە کۆچۆ کەس ئاهەنگ ناگێڕێت، کەس گۆڤەند و دیلان ساز ناکات. ئەمە دوایەمین گۆڤەند و دیلانی کۆچۆ بوو.